ئەزدان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆکردنە لەبارەی ڕەوش و دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد نامیق، مامۆستای زانکۆ، هاوکات سەرۆکی ناوەندی چاوی کورد بۆ پەرەپێدانی سیاسی. مامۆستا بەخێربێت و خۆشحاڵین. زۆر سپاس. مامۆستا دۆخی سیاسی هەرێمی کوردستان لەم ماوەی ڕابردووە کۆمەڵێک ئاڵوگۆڕی بەخۆیەوە بینی و بەردەوامیش جێگەی مشتومڕ و قسە لەسەرکردنە. بەشێکی زۆر لە لایەنە نیشتیمانیەکە ئەمە بەردەوام پێداگرن لەسەر مافەکانی خەڵکی کوردستان، جێبەجێکردنی دەستوری عێراق و جێکردنەوەی هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و خەڵکی باشووری کوردستان لە ناو یاساکانی عێراقا و مامەڵەکردنێکی سەردەمیانە و یاساییانە و دەستوریانەی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە. پێم خۆش لەو گۆشەوە دەست پێ بکەین کە تەیارێکی تریش هەیە کە ڕەنگە هەندێک هێزی ئایدۆلۆژی بن، هەندێک حیزبی سیاسی خاوەن بەرژەوەندی بن یان بەرژەوەند خواز بن کە کار بۆەکەن کە بەردەوام سیمای هەرێمی کوردستانە شێوێنن بە جۆر لە جۆرەکان بوونەتە ئەڵقەی لاواز لە پەیوەندە سیاسیەکانە بە تایبەت لە بەرامبەر بەغداد، بەرامبەر هەندێک لە دەوڵەتانی ناوچەکە. خوێنەوە جەنابەت چییە بۆی کە کامە تەیار لە هەرێمی کوردستان تیارێکی مەدروسە و کوردستانیە و ئارگومنتەکانی عەقلانیترن، ئەو تیارەی کە باوەڕی وایە کە هەرێمی کوردستان مامەڵەی دەستوری لەگەڵ بکرێ و مافەکانی بسەلمێنرێ و ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان بگیرێ، یان ئەو تیارەی کە زۆر جار هەرێمی کوردستان بە لاواز پیشانەیات و بە جۆر لە جۆرەکان زۆر جار دەنگۆی نەمانی هەرێمەکە و لەباربردنی هەرێمەکەش بڵاوکەنەوە. خوێنەوە جەنابەت لەم بارەیەوە چییە؟ بەڵێ، سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی ئێوە. دەستخۆش بۆ پرسیارەکە گرنگ بوو لە ڕاستیە سەردێکی باشی کرد لەسەر ئەو پێشەکێکی باش بوو بۆ پرسیارەکە. پرۆسەی سیاسی عادەتەن لە هەر وڵاتێکە بە هەرێمی کوردستان و عێراقیشەوە کۆمەڵێک کارکتەری تایە، کۆمەڵێک پێکهێنەری پرۆسەی سیاسی هەیە. بەشێک لەوانە مەسەن حیزبە سیاسیەکانن، کارکتەرە سیاسیەکانن، با بڵێن یاسا و ڕێساکانن، دەستورە کە ئەمانە پێکهێنەرەکانی پرۆسەی سیاسین. و لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە ئەم پێکهێنەرانەی پرۆسەی سیاسی، هەم حیزبە سیاسیەکان، هەم یاسا و دەستور، هەمیش بەرژەوەندیەکان کە ئەم کارکتەرانە بەیەکەوە ئەبەسێتەوە، جاریوایە لەیەکیان جێئاکاتەوە، هەمیشە بۆ لە گۆڕانان، هەمیشە ینی بە شێوەیەکی چەقبەست و سابت نین و ئەکرێ گۆڕانکاری ورد و دریشتان تیا بکرێت. هەندێک لەوانە مەسەن یاسا و دەستورە مەسەلەن خوێندنەوەکان جیاوازن بۆیان، کارکتەرەکان پێگەیان کە لاوازە بێ مەسەن موقیفیان ئەگۆڕێ، پێگەیان بەهێزە بێ، جۆرێکی تر هەڵوێست ئەنوێنن، جۆرێکی تر قسە ئەکەن لەسەر مەسەلەکان. ئەمانە دائیمە کاریگەری هەیە لەسەر ئەو هەڵوێست و جوڵەی کارکتەرەکانی ناو پرۆسەی سیاسی. بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئێمە جۆرێک لە خیتاب ئەبینین لە هەرێمی کوردستانە کە ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوێ هەموو شتێک وەک ڕیکلامێکی پێشوەختەی هەڵبژاردن بەکاربێنێ لە پێناو پێگەی خۆی، لە دەستنەدانی ئەو پێگەیی کە هەیەی یان پێگەیەکی باشترەوەی کە ئێستا هەیەی، کە ئەمە خۆی بەڕاستی هەڵەیە و باش نییە. ئەکرێت هەموو حیزبی سیاسی کە ئامانجی سەرەکی و ئامانجی بنەڕەتی گەیشتنە بەدەسەڵات و هیچ عیب نییە و حەقی خۆیەتی ئەمە بکە، کۆمەڵێک سەوابیت هەیە لە بەرچاوی بگرێ و کۆمەڵێک متغیراتیش هەیە کە پێویستە بگۆڕێ و گۆڕانکاری تیا بکرێ، ئەوش لە بەرچاو بکرێت. یاریکردنەکان پێویستە لە گۆڕاوەکان هەبێ، یاریکردن و بەکارهێنانەکان و خۆبەهێزکردن و خۆبگرتنەوە و پێگەی خۆ بەدەسەوەمان لە ئەو گۆڕاوانەیە بێ، لەو بابەتانەیە بێ کە ممکنە گۆڕانکاری تیا بکرێ و ڕوئیا و لە بەرامبەریا بگۆڕێ، نەک لەو سەوابیتانەیە کە مانەوەی پرۆسە سیاسیەکە و مانەوەی هەرێمی کوردستانیش بەندە بە ئەوە. ئەمە لە ڕووی تیۆریەوە وایە. بەڵام لە کوردستان وانە. لە کوردستان حیزبە سیاسیەکان بە شێوەیەک وێنای خۆیان ئەکەن کە هەموو شتێک بکەن، هەموو جۆرێک قسە بکەن، هەموو شتێک بەکاربێنن لە پێناو ئەوەی کە بمێننەوە، لە پێناو ئەوەی کە پێگەیان بەهێزتر بێت، لە پێناو ئەوەی کە پەیوەندیەکی باشتریان هەبێت، لە پێناو ئەوەی کە بتوانن هەنگاوێک بچنە پێشترەوە، خۆیان بچنە پێشترەوە، نەک پرۆسەی سیاسی و نەک کیانی هەرێمی کوردستان و نەک پێگەی هەرێمی کوردستان. خەلەلەکە ئەلێرایە، بۆیە ئەو جۆرە لە خیتابمان هەیە. لە ڕاستیە لە ڕووی واقعیوە ئەمە خەلەلە بۆ ئەم حیزبە سیاسیانە بەگشتی، ئەم حیزبانی کە باس لە هەرێمی کوردستان ئەکەن وەک هەرێمێک کە ممکنە لە هەر لەحظەیەکە لە ناو بچێ، هەرێمێکی هەش و سابت نییە،
ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمانە متمانەیان بە خۆیان نییە چونکە ئەگەر هەرێمی کوردستان لە ناوچێ ئەوان ئیشان چێ بێ ئەوان لەکوێ سیاست ئەەکەن ئەوان لەکوێ ئیش ئەەکەن ئەوان چۆن ئەتوان ڕۆڵی ئەوان خۆیان بگرنەوە ینی ئیتر مانایەک بۆ ئەوان نامێنێتەوە ئەگەر قرار بێ هەرێمی کوردستان لە ناوچێ چۆن ئەوان بە خەڵکەڵێن وەرە دەنگمان بدەرێ ئەگەر قرار بێ هەرێمی کوردستان نەمێنێ ئەوان ئیتر خەڵک بۆ دەنگیان بدەێت بۆ لەکوێ سیاست ئەەکەن ئەو قوارەیە کامەیە کە ئەوان سیاسەتی تیاکەن و بەڕێوەی ئەبن و ئەبنە دەسەڵاتدارتیایە و خاوەن قەرار ئەبنتیایە کەواتە بۆ خۆیان ئەگەر هەر بە ئەو خیتابی خۆیان محکەمەیان بکەینەوە بیان پێوین ئەبینین کە جۆرێک لە دوالیزم جۆرێک لە دژێک لە قسەکانیان هەیەوە خۆیان بەتاڵەکەنەوە کەواتە ناکرێ ئەمە هەر خودی خیتابەکە خیتابێکی لە ئەساسەوە خیتابێکی نادروستەوە خیتابێکە لەسەر ئەساسی پۆپۆلیزم و لەسەر ئەساسی شعبەویەت و جۆشدانی خەڵک لەسەر شتێک کە ئەساسێکی نییە بنیات نراوە بۆیە ئەمە وەک تیۆری ئەوهایە بەڵام لە ڕووی واقعیەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراقا پرۆسی سیاسی لە عێراقا کە دامەزراوە لە دوای 2023 لەسەر لە بەرەنجامی ڕێکەوتنێکی سیاسی ڕاگەێنرا و نووسرا و لە نێوان لایەنە سیاسیەکان و پێک هاتە سەرەکیەکانی عێراقا داڕێژراوەتەوە کە ئەوش لە دەستورا خۆی بینێتەوە و ئەم دەستورە هەتاکو واقع بەردەوام بێ دەستورەکە هەتا بەڕسمی ئەم دەستورە حکمی پێ بکرێت لە عێراقا هەم هەرێمی کوردستان بەردەوامە بێ هەم پرۆسی سیاسی لە عێراقا بەردەوامە بێ هەم لە پرۆسی سیاسی لە عێراقا پێویستە پێکهاتە سەرەکیەکانی عێراق کە هەرێمی کوردستانیش بەشێکەکەیان بەشدار بن و ڕۆڵی کاریگەر و پێگەی خۆیانیان هەبێ بۆیە لە لاوازترین کاتی هەرێمی کوردستانە لە خراپترین دۆخی هەرێمی کوردستانە کە کاتێک کە گەماروی نێودەوڵەتی لەسەر بووە و گەماروی عێراقیشی لەسەر بووە نەتوانراوە حکوومەتێک لە عێراقا تشکیل بکرێ لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی پێگەی هەرێمی کوردستان حکوومەتێک بەبێ هەرێمی کوردستان تشکیل بکرێ حکوومەتێک تشکیل بکرێ کوردی تیانە بێ حکوومەتێک تشکیل بکرێ هێزە سیاسی سەرەکیەکانی هەرێمی کوردستانی تیانە بێ بۆ چونکە ناتوانرێ ئەمە پرۆسە سیاسیەکە لە عێراقا هەڵەوەشێتەوە پەیوەندی بەوە نییە هەرێمی کوردستان ئەمێنێ یان نامێنێ ئایا مەترسی لەسەر کورد و هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی گشتی بەڵێ بە شێوەیەکی گشتی مەترسی هەیە مەترسیەکە لە چیایە لەوایە کە پرۆسی سیاسی لە عێراقا بە ئاراستەیەک بڕواکە ئەو ماف و دەستکەوت و جیاوکانی کە هەرێمی کوردستان و پێکهاتەکانی تری عێراقیش لەسەری ڕێکەوتون و بەدەستیان هێناوە لە دەستوری عێراقا ئیلغا بکرێتەوە ئەوش بە گۆڕینی دەستور ئەمەش لە چ کاتێکایە بەوە ئەکرێ کە عێراق زۆر بەهێز بێ و هەرێمی کوردستان زۆر لاواز بێ و دۆخی نێودەوڵەتی بە ئاراستەیەک بێ کە چاو لەمانە بپۆشەوە دەستور ئیلغا بکرێتەوە دەستورێکی تر بێتەکە کە ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە ئەمە بە خیتاب و بە مثلەن جموجوڵی هێز و بەمانە جێبەجێ ناکرێ بەڵکو ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک پێدراوی نێودەوڵەتی و ناوخۆی و هەرێمیوە هەیە کە تا ئێستا ئێمە قسەیتیاکەین ئەم پێدراوانە بەم شێوەیە نییە و لە ساڵحی ئەم ئاراستەیە نییە کەواتە ئەو خیتابەی کە پێی وایە هەرێمی کوردستان بەرەو نەمان ئەچێ هەرێمی کوردستان بەرەو بچووکبوونەوە ئەچێ ئەوە خیتابێکی بەرژەوەند خوازەوە کە تۆ ناوبرد بەرژەوەند خوازی تەسک بەرژەوەندی هەرێمی کوردستان نا بەرژەوەندی ڕوتێکی سیاسی دیاریکراو جاری وایە شخصێکی سیاسیش جاری وایە پێگەی تەنها کەسێک و ئەکا کە ئەم جۆرە لە خیتاب بە بڵێن ڕەواج پێ بدا لە پێناوی مانەوەی ئەم هێزەیە ئەم کەسەیە ئەم تەوژمە یان ئەم جۆرە لە بیر و ڕایان جۆشدانی خەڵک بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە عێراقا لە دوای 2005ەوە کە دەستور دروست بووە نووسراوەتەوە لە دوای 2010 دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە لاسەنگیەک لە پرۆسی سیاسی عێراق هاتوۆتەکایەوە ئەم لاسەنگیە وای کردووە کە هەرێمی کوردستان و پێکهاتەکانیش لە عێراقا بکەونە بەر شاڵاوی با بڵێن فەرامۆشکردنی دەستور و جوڵەکردن لە دەرەوەی دەستور لەلایەن حکوومەتی ناوەندی و حکوومەتی فیدراڵیەوە با بڵێن ئەوش سەرەتا بە سوننی عێراق دەستی پێکرد و دواتر هاتە سەر هەرێمی کوردستان و بەڵام خۆشبەختانە ئەوەی کە بەرامبەر سوننە پێیان کرا نەیانتوانی بەرامبەر هەرێمی کوردستان بیکەن و وای کرد کەوا سوننەش زیینو بێتەوە جارێکی تر خۆڕاگری هەرێمی کوردستان بەهێزبوونی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو تێبینیەکان لەسەر شێوازی سیاسی و پرۆسی سیاسی لە کوردستانە بەڵام خۆڕاگری هەرێمی کوردستان و بەهێزبوونی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو تەوژما وای کرد کە سنەش لە عێراق جارێکی تر زیینو ببنەوە و بینیشمان کە لە دوایین هەڵبژاردنە سنە تا حدێکی زۆر توانیان حجمی خۆیان حجمی ڕاستەقینەی خۆیان بهێنەوە لە دەنگێکی بەهێز و باشیان هەبێت لە پەرلەمانی عێراق کەواتە ئەو قسەی کە پێی وایە ئێمە هیچ کێشەیەکمان نییە و لە تەواوی هێزین و لەو پەڕی هێزین لە کوردستانە
ئەگەر کەسێک وای وتی بێ مەسەن ئەم قسەیە ڕاست نییە ئەو قسەیەش کە پێی وابێ کە ئێمە بە تەواوی بەرەو ڕوخان ئەڕۆینەوە ڕۆژ بچووکە ڕۆژ لە دوای ڕۆژ بچووک ئەکرێنەوە و ئیدی ئێمە هیچ مەجالێکمان لە بەردەستانیە ئیلا تەسلیم بوون نەبێ ئەو قسەیەش ڕاست نییە بەڵکو ئێمە لە ناو پرۆسەیەکی سیاسیین لە عێراقا کە پێکهێنەرێکی سەرەکی ئەم پرۆسە سیاسیین ئەم پرۆسەیە دەستورێک تەحکومی پێوەکە ئەم دەستورە کۆمەڵێک مادەی هەیە یاسای پێدەر نەچووە و ئەم یاسانە پێویستە بە دانوستاندن دەربچێت دانوستاندن ئێمە چی ئەدەین وەچی ئەسێنین ئەمە پرۆسەیەکە لە 2005 و دوای 2005 ئەوە دەست پێ بکرای ئێستا دەست پێ ئەکرێت ئێستا کە ئێمە ڕێکەوتنی نەوتی لەگەڵ عێراقا ئەکەین ئەمە ئەبوایە لە ساڵی 2005 و 6 بکرای ئەو کات ئەوان نهاتونەتە ژێربار لە 2014 بە دواشەوە ئێمە نەچوونەتە ژێربار مەوسڵ لێرەیە بنمونە ئەوانەی کە لە ئەنگری و تەوژمن یان ئەو هێزە حیزبی و زۆر بەرچاو بەرتەسکانەی کە هەوڵەدن وا پیشان بن کە هەرێمی کوردستان هەرێمێکی فشۆڵەوە لە بەردەم لە باربردنایە قوارەیەکە مەترسی زۆر گەورە ڕوبڕووی بێت و ئەوانیش هەرچەندە هیچ جۆرە بەرگریێکیان نیە لە ڕاستیە هەرچەندە وا خۆیان پیشانێن کە ئەوان زۆر پەرۆشن و ئەوان بەرگری لە دۆزەکەکەن بەڵام لە کاتی و ڕێکوتنی کە جەنابەت باسێکی ڕێکوتنی هەنەوتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە ینی سەرۆکوەزیرانی عێراق بەڕوونی ئاماژەی بووە بە ینی حزوری هەرێمی کوردستان کردووە ئیتفاقیەکیان وەر کردووە کە تایە مەرجەکانی هەرێمی کوردستانیش لەو ئیتفاقەیە جێگەکراوەتەوە مافەکانی خەڵکی کوردستانیش لەو ئیتفاقەیە جێگەی هەیە پرسی بووجە و موچە و ئیستحقاقە دارایەکان هەرێمی کوردستانیش لەو ڕێکوتنە هەیە ئەنی خوێنەوەی تۆچی بووی کە لە کاتێکە ئەوان زۆر بانگەشی ئەویان نەکرد کە هەرێمی کوردستان لە بەغدا لاوازە و بەغدا ئامادە نیە مامەڵەیە جارێکتر مامەڵەی هەرێمی کوردستان خۆی ئەمە جەمنویستم ئەمە بڵێم ینی کاتێک کە تۆ ئەچیتە ڕێکەوتنێکەوە لەگەڵ عێراقا و تۆ بەشێکی لە عێراقیشانی لە ئەچیتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتێکە کە تۆ بەشێکی پێکهێنەری ئەم حکوومەتەشی ئەمە مانای وایە تۆ پێگە خوێنراوەتەوە خوێندنەوەی ئەم پێگەیش لە ڕاستیە دەستکەوتێکی گرنگە بۆ تەواوی عێراق کە ئەمە پابندبوونێک هەیە لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بە دەستوری عێراقەوە چونکە ئەم دەستورە ڕێگەی داوە بە هەرێمی کوردستان کۆمەڵێک مافی پێداوە لە بواری تعاملکردن بە وزە و بە داهاتی خۆیەوە کۆمەڵێک مافیشی داوە بە حکوومەتی عێراقی و جۆرێک لە یەکتر نەخوێندنەوە هەبووە لە 2005 بە دواوە تا ئێستا تا ئێستا کە قسەی ئاکەین وەکوتم ئێمە لە 2005 تا 2010 تا 13 مەسەن ئەو هەلە درابوو بە عێراق کە یاسای نەوت و گاز دەربچێت کە کۆمەڵێک یاسای تر لە یاسای فیدراالی لە عێراق دەربچێت و عێراق شکلی بەڕێوەبردننی لە مرکزیەتەوە بەرەو فیدراالی بچێت و دامەزراوەکانی دەوڵەتی فیدراالی لە عێراق بخەمڵێن و دروست بن کە ئەم دامەزراوانە بەشێکی زۆری تا ئێستا دروست نەبوون کە تا ئەو کات دروست نەبوو لەو کات بە دواشەوە هەرێمی کوردستان جۆرێک لە بیانووی کەوتە دەست بۆ ئەوەی کە خۆی مافە دەستوریەکانی خۆی پەنای بۆ باوە جێبەجێ بکاوە سوودمەند بێ لە مافە دەستوریەکانی خۆی مەسلەی فرۆشتی نەوت و ئەوانێ هەر بۆیە سەرۆکوەزیرانی عێراقیش لە مقابلەکەی کەناڵی جەزیرە ئەوەی بە ڕاشکاوی وتی هەرێمی کوردستان کە ئەو گرێبەستانی کردو لەگەڵ ئەو شەریکە نێودەوڵەتیانە شەریکەکانی دەرهێنانی نەوتی بەشێک لەمە لە ناچاریە کردوتی هەرێمی کوردستان چونکە لە سەردەمێکا ملیۆنێک ئاوارەی عێراقی لە هەرێمی کوردستان بووە بەڵام بودجێ بۆ نەچوە لە عێراقەوە لە سەردەمێکە هەرێمی کوردستان پارەی لە بەردەستانە بوو بە بەرەپێدان و بەڕێوەبردننی خۆی بەڵام ناچار بووە کە بە دوای سەرچاوی داهاتا بگەڕێەوە ئەم چۆتە ژێر هەندێک مەرجی ئەم شەریکاتانەوە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەیشاردوێتەوە لە کابینەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیشا باس لەوە کراوەکە ملاحەزە هەیە لەسەر بەشێکی زۆر لەو عەقدانەی کە کراوە تەنانەت هەوڵیش درا بۆ کەمکردنەوەی هەندێک لەو ئیمتیازانی کە ئەم شەریکاتانە هەیەە بۆیە لە کاتێکە کە تۆ دامەزراوی فیدراالی ئەخەمڵێ و تەوافقیەتەکایەوە کاکە فیدراالیت بریتە لە بەڕێوەبردننی وڵات بە شێوەی تەوافق ئەمە فیدراالیزمە ینی بە شێوەیەکی زۆر سادە بریتە لەمە کە تۆ ئەو بابەتانی پەیوەندی هەیە بە تەواوی پێکهاتەکانەوە بەڕێکەوتن بەڕێوە بچێت ئەوەشی پەیوەندی هەیە بە پێکاتێکی دیاریکراوە لە منطقی خۆی خاوەنی دەسەڵات و خاوەنی بڕیار بێتایە لە عێراق ئەم دامەزراوە فیدراالیانە نەخەمڵیون ئێستا وردەوردێت بۆ نمونە دامەزراوی سۆمۆ کۆمپانیای سۆمۆ کۆمپانیایەکەی سەردەمی مرکزیەتە ئێستا کە تۆ توانیوتە بەڕێکەوتنی گۆڕانکاری لە هەیکەلیەتی ئەم کۆمپانیای بکە ئەمە بۆ خۆی دەستکەوتە بەنسبەت ئێمەشەوە دەستکەوت نەبێ بەنسبەت عێراقیشەوە دەستکەوتە یعنی تۆ کۆمپانیاکە بەرەو ئەوە ئەبەی کە دامەزراوەیەکی فیدراالی بێ و سبەینێش کە یاسای نەوت و گاز دەرچێ ئەم یاسایە ئەتوانرێت ڕنگدانەوەی لەسەر کۆمپانیاکە بێ و تشکیلەی کۆمپانیاکەش بگۆڕێ لەبەرەوە ئەوەی کە ئەوترێ مثلا تۆ چۆن لەبەر ئێمە ڕێکەوتنمان کردووە ئەمە ئیدی خۆڕادەستکردن و خۆ تەسلیمکردن کاکە ئێمە لە کۆتاییە دەوڵەتی سربەخۆنین ئێمە دەوڵەتی سربەخۆنین لە ناوچەکە ئێمە بەشی هەرێمێکین لە عێراق ئەمە وا ڕێکەوتوین لەگەڵ عێراق هەرێمێک بین لە عێراق هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتی عێراقا هەوڵماندا جیابینەوە
ئەوانەی بەشێک لەوانەی کە ئێستا ئاڵێن بۆچی ئێمە هەرێمێکین ئەو کات لەگەڵ ئەویانە بوتیان هەر هەرێم باشترە و بینیشمان کە چیان کرد لەسەرەوە کەواتە کە تۆ هەرێمێکی کەواتە چاوەڕێ ناکەی وەکو دەوڵەتێک تەعامل بکەی هیچ چاوەڕێ ناکەی وەکو دەوڵەتێک تەعامل بکەی بۆ ئێمە ئەمانەوێت لە عێراقا وەزارەتێکی سیادیمان هەبێ و جێگیری سەرۆکوەزیرانمان هەبێ و سەرۆک کۆمارمان هەبێ چونکە ئەزانین ئێمە هەرێمێکین و ئێمە ئەمانەوێت لەوێ نەخشمان هەبێ و پێگەمان هەبێ لە عێراقا چونکە ئەزانین خۆمان هەرێمین و ئەمانەوێت لە ڕێگەی عێراقەوە بەشێک لە مافە نێودەوڵەتیەکانمان بەشێک لە عیلاقاتی سیاسی و نێودەوڵەتیمان فراهم بکەین و بەدەستبێنین ئەگەر ئێمە خۆمان دەوڵەتین ئیتر بۆ ئەمانەوێت لە عێراقا بەشدار بین کەواتە ئەمانەی کە ئەیانەوێت وا لە خەڵک تێبگەێنن ئێمە وتومانە نەخێر هەرێمی کوردستان دەوڵەتەوە ئیتر ئێمە هیچ پێویستمان بە عێراق نییە ئەوە جۆرێکە لە شێواندنی هۆشیاری خەڵک کە لە هیچ کاتێکا خیتابێکی سیاسی لە هەرێمی کوردستانە نەبووە بڵێت ئێمە بەشێک نین لە عێراق لە ڕووی واقعیەوە لە ڕووی ئێستاوە لە ڕووی دەستوریەوە ئێمە بەشێکی لە عێراق ئەو دەستور دەنگمان پێداوە کاتی خۆی ئێوە دەستورە لە عێراق ئەمە سنوورەکەیەتی و ئەمەش پێکاتەکانێتی لە ڕووی مێژوویەوە وای نیاوانین ئەمە مەسلەیەکی ترە لە ڕووی هەستی نەتەوایەتیەوە ئێمە خۆمان بە بەشێک لە عێراق نازانین و بەشێک لە ئێران و تورکیا و سووریاش نازانین ئەمە مەسلەیەکی ترە ئەمە حقیقەتێکی مێژوویە بەڵام حقیقەتی قانونی و حقیقەتی یاسای نێودەوڵەتی ئێستا چۆنە ئێستا ئەوەیە کە ئێستا تەعاملی لەگەڵاکەین بۆیە هەرچۆن هەوڵدان بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە ناو عێراقا لە ڕێگەی یاسا و دەستورەوە لە ڕێگەی جێبەجێکردنی دەستورەوە لە ڕێگەی ڕێکەوتنامەی نووسرا و ئیلتیزام خستن سەرشانی حکوومەتی عێراقیەوە بەشێکە لە سەرکەوتن جا تۆ بە سەرکەوتنی نابینی لەبەرەوەی کە پێت وایە ئەم ڕێکەوتنە خۆت نەتکردووە یا بەشێک نەبووی لێی منیش وەک کەسێک کە مەسەن لە دەرەوە نەبەشێکم نەتەوە و نەبەشێکم لەو کەسەشی کە ڕێکەوتنەکەی کردووە تەماشای ئەەکەم هەستەکەم ئەزانم کە ئەمە دەستکەوتە بۆ ئەو لایەنەی کە ڕێکەوتنەکەی کردووە بۆ ئەو کیانەشی کە ڕێکەوتن کارەکە نوێنەرایەتی ئەکە و ڕۆشتووە لەوێ ڕێکەوتنەکەی کردو چونکە حکوومەتی عێراقی ئیلزام ئەەکەی بەوەی کە دان بنێ بە مافی تۆیان لە کۆمەڵک شتا و ڕێگەش خۆش بک بۆ ئەوەی تۆ دەستی بگا بە هەنێک لە مافەکان کەواتە ئەمەی کە ئەوترێت هەرێمی کوردستان تەسلیم بووە بەرەو تەسلیم بوون ئەچێت نا ئەمە خەمڵینی دامەزراوە فیداڵیەکانە لە عێراقا چونکە ڕێکەوتنی ئێستای دروستکردنی حکوومەتی عێراقی کە حکوومەتی شەراکەتی نیشتیمانی و هاوپەیمانی ئیداری دەوڵەت بەڕێوەی ئەبەن و کوردیش بەشێکە لێی لەسەر کۆمەڵێک ئەساسیات ڕێکەوتون یەک لەوانە خەمڵین و لەدایکبوونی دامەزراوە فیداڵیەکانە کە یەک لەوانە مەسەلەی یاسای نەوتوگازە دروستکردنی ئەنجومەنی فیدراالیە لە پەرلەمانی عێراق دروستکردنی یاخود دەرچواندنی یاسای دادگای فیدراالی عێراقا ڕێگەدانە بە دروستبوونی هەرێمەکان چونکە خەڵکی تریش هەرێمی تریش لە عێراقا ئەوێ دروست بێت لە ڕاستیە ئەمەی کە هەیە بەشێکە لە ئەو خراپی سیستەمەی کە بۆ جێبەجێکردنی دەستوری عێراقەیە چونکە ئێمە لە هەرێمە لە دەوڵەتی فیدرالیا پێویستە چەند هەرێمێکمان هەبێ و ئەو حکوومەتی کە ئێستا لە بەرامبەر ئێمە لە عێراقا پێویستە سەرپەر یعنی هەمومان بەشێک بین لێی نەک ئێمە ئێستا لە بەرامبەر حکوومەتێکین کە خۆمان بەشێکین لێی لە ڕاستی ئەم خلافە ئەوایە لە بینی هەرێمی کوردستان و مەسەلەن بەڕوونە هەرێمی سوننا هەبوایە و هەمومان بچینە لە ئەنجومەنی ئیتیحادی لە پەرلەمانی عێراق لەوێ ئەم کێشەیەمان یەکلایی بکردایەتەوە یا لە دادگای فیدراالی شکاتمان لە یەکتری بکردا و یەکلایی بکرێت نەک دادگای فیدراالی و ئەنجومەنی فیدراالی و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق خەسم بێ لە بەرامبەر ئێمە کە ئێمە خۆمان هەرێمێکین و ئەوانیش و بەشێکیشمان لەناو ئەوانە هەیە کەواتە ئەمە هەنگاونانە بە ئاراستەی خەمڵاندنی ئەم دام و دەستگایانە و هەتاکو ئەم دام و دەستگایانەش زووتر دروست بکرێن باشتر و چاکتر هەم بۆ هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان بەهێزەکە و هەمیش لە ڕاستیە فیدراالیت لە عێراقا بەهێزەکەوە عێراق لە ئەگوازرێتەوە لە ڕووی واقعی و لە ڕووی حەقیقیەوە بۆ فیدراالیزمی ڕاستەقینە ماوسا هەندێک لەو هێزانەی کە شکستەکانی خۆیان لەسەر هەرێمی کوردستان حسابەکەن و بە شکستی خەڵکی حسابەکەن یعنی هەر ڕووداوی گێتە پێشەوە هەر پێشهاتێ گێتە پێشەوە ئەگەر بۆ نمونە لە دنیای سیاست تا چۆن هەڵکشان هەیە داکشانیش هەیە هەر داکشانێک بێتە پێشەوە ئەوان بەردەوام تەپڵیەوە لێن کە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیایە و ئەم هەرێمە هەرێمێکی ناجێگیرە نائیستیقرارە دۆخی ئابووری لە ناوەڕاست و باشووری عێراق خراپترە ئاسایش و دڵنیایی لە ناوەڕاست و باشووری عێراق خراپترە ینی بێزەمیری و بێوجدانێکی زۆر دەکرێت بۆ نمونە لە زەمەنی ڕوبەڕوونەوەی دەوڵەتی تیرۆریستی داعشا زۆر باسی وا کرا کە پێگەی هەرێمی کوردستان و ئەو خەمڵینێکە هەیە پەیوەندی بە حزوری ئەو دەوڵەتە تیرۆریستیەوە هەیە کاتێک ئەو نامێنێ هەرێمی کوردستان ئەو بایەخ و ئەو ڕۆڵە گەورەی کە هەیەی نایمێنێ ئەوەی کە ئێمە لە ماوەکانی ڕابردووبەری کەوتوین هەرێمی کوردستان بەڕۆ سیاسیەکەی بەڕۆ حکومڕانیەکەی و لەسەر ئاستە دیبلۆماسیەکەی بەردەوام لە گەشەکردنایە ینی ئەوەی کە بینین ئێستا زیاتر لە 40
نوێنەرایەتی دەوڵەتان لە هەولێر هەیە هەرەوەی کە ژمارەیەکی زۆر لە نوێنەرایەتەکانی هەرێمی کوردستان لە وڵاتانی تر هەیە بینیمان لە هەفتەی ڕابردوو کە چۆن سەرۆکی هەرێمی کوردستان لە ئیتالیا لە ئاستی لوتکە پێشوازی کرا و پێشوازیەکی گەورە کرا و جارێکی تر نرخاندنەوەی هەرێمی کوردستان بوولەوەی کە پێگەیەکی دیبلۆماسی گەورەی هەیە خوێنەوەی تۆ چیە بۆەوەی کە هەرێمی کوردستان توانیوێتی ئەم پێگەی بپارێزێ و سەرباری نارە ناوخۆیەکان و نارە دەرەکیەکانیشی هێشتا هەرێمی کوردستان هەرێمێکی جێگەبایەخە لە سەر ئاستی نێودەوڵەتی بەڵێ خۆی حقیقەت ئەو قسانەی کە ئەکرێ مەسەن کە ینی ئەو جۆرە لە قسە کە ئەیبینی لەلایەن بەشێک لە کارکتەرە سیاسیەکانەوە کە دەربارەی بەرامبەر هەرێمی کوردستان ئەکرێت هەر بەو قسانەی خۆیان تۆ ئەتوانی مەسەن بیسەلمێنی کە ئەمانە طموحیان نییە ڕۆژێک لە ڕۆژان بگەنە دەسەڵات ینی چاوەڕێ ناکەن ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی هەرێم بنیا سەرۆکی حکوومەت بن چونکە ئەبێ پێیان خۆش بێت کە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان قورساییان هەبێ لە دەرەوە کاتێک کە ئەم قورساییانە بینن ئەبێ پێیان خۆش بێت چونکە ڕۆژ ئەبێ ئەمان ئەگەر لە پرۆسێکی دیموکراسی و لە ناو پرۆسی سیاسیان ئەبێ خوایان حاضر کرد بێ ڕۆژێک لە ڕۆژان ئەمان لەم پۆستەیە بن و لەم شوێنەیە بن لەم شوێنانە پێشوازیان لێ بکرێەوە ئەگەر قرار بێ ئەوان حیزبی سیاسی بن و بتوانن منافەسەی ئەم کارکتەرە سیاسیانی ئێستای لوتکەی دەسەڵات بکەن لە هەرێمی کوردستان کەواتە ئەمە جۆرێک لە خەیبەت ئەمە لەلایەن ئەم کەسانەوە ینی هەر بە خیتابەکانی خۆیانە تۆ پێیان بڵێ ینی جۆرێک لە بام ینی تووشی جۆرێک لە خەیبەت ئەمەل بوون کە بگەنە ئەم شوێنانە لەبەرەوە بڵێ دەستیان شۆریوە لەوەی کە منافەسەی ڕاستەقینە بکەن بەڵکو ئەیانەوێ ڕوخاندن ورەی خەڵک بەرەو ڕوخاندن و ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە وەکو دەستکەوت کە هەیە مەسەن لە ئەهمیەت و بایەخی کەم کەنەوە کە لە کاتێک ئەوەش بە خیتاب کەم ناکرێتەوە چونکە ئەمە زانین کە واقع پێمانەڵێ ئەڵێ هەرێمی کوردستان هەم لە ڕووی دەستوریەوە هەمیش لە ڕووی واقعیەوە ئێستا تعاملێکی زۆر باش و پەیوەندێکی زۆر باشی هەیە هەم لە ناو عێراقا هەم لەگەڵ وڵاتانی دەوروبەریش وڵاتانی خلیج و تەنانەت وڵاتانی دەوروبەریش ئەو وڵاتانیشی کە بەشێک لە کوردستانیان لە ژێردەسایە و هەمیش لەگەڵ وڵاتانی گەورە جلهێزی وەک ئەمریکا و یەکێتی ئەوروپا و تەنانەت رووسیاش کە مەسەن ئەمریکا و رووسیا هاودژی یەکترین بەڵام لە پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندێکی تا حدێک هاوسەنگ هەیە کەواتە ئەمان ئەم خیتابە خیتابێکە لە شوێنێکەوە هەڵئەقڵێ لە شوێنێکەوە دێک کە تووشی خەیبەت ئەمەل بووە تووشی ئەوە بووە کە ئەزانەیە کە ناتوانێت بگاتە ئەم شوێنەوە ڕۆژێک لە ڕۆژان بەشێک بێ لەم مرکزی قرارە بە حکمی ئەوەی کە پێگەی خۆی ئەخوێنێتەوە لە ناو جەماوەر و لە ناو دەنگدانە چونکە پرۆسی سیاسی لە پرۆسی دیموکراسیە دەنگدەر بڕیار ئەدا کێ فەرمانڕەوا بێ کەواتە ئەمە ئەساسی مەسەلەکە بەنسبەت مانەوەی پێگەی هەرێمی کوردستان چ لە عێراق چ لە دەرەوەش لە نزیکەی ساڵێک و شتێکە بڕیارێک لە عێراقە لە دادگای فێدراڵی عێراقەوە کە ملاحەزە هەیە لەسەر پێکاتی دادگاکە و لەسەر دەستوری بوونی ئەو پێکاتی ئێستای دادگا کە دەرچووە دەربارەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و ئەوانە بەڵام یەک ساڵە هەرێمی کوردستان نەوتی خۆی فرۆشتەوە و داهاتی شاتۆتەوە و داهاتیشی تەعاملی پێوە کردو و مامەڵی پێوە کردووە خۆ بەڕێوەبردننی پێوە کردووە کەواتە کۆمەلگەی نێودەوڵەتیش تێئەگەن لەوەی کە ئەو پێگەیی کە هەرێمی کوردستان هەیەی و تەعاملی خۆی و مامەڵەکردنی لەگەڵ داهاتی خۆیان مامەڵەیەکی خۆسەری نییە لە خۆیەوە کرد بێت ئەساسێکی دەستوری هەیە و ئەساسێکی یاسایی هەیە و بەنسبەت پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستانیشەوە کاتی خۆی کە عێراق دروست کراوەتەوە ئەوانەی کە دەستوریان نووسیوەتەوە حسابی ئەمە کراوە کە پێویستە پێکهاتەکانی عێراق ڕنگدانەوەیان هەبێ لە سیاسەتی دەرەوەی عێراق ناکرێت ئێستا هەر ناکرێت سیاسەتی دەرەوەی عێراق بە ئاراستەیەک بێ کە دژی کورد بێ بۆ نمونە لە جیهانە لە کاتێکا کە ئێمە ئەزانین بەشێک لە کورد لە سێ وڵاتی ترا هەیە کە لە دەرەوەی عێراقن و پێویستە بەشێکی لە کورد لە حکومڕانی عێراقا بەشدارە و ناکرێت مەسەلەن دژی مەسەلەن مەسیحیەت بێ لە جیهانە چونکە ئێمە ئەزانین پێکاتێکە ناوی مەسیحیە و لە عێراقا لە پرۆسێ حکومڕانیە هەیە کەواتە ئەوەی کە هەیە بەنسبەت پێگەی هەرێمی کوردستانەوە ڕنگدانەوەی ئەو بەهێزیەیە کە هەرێمی کوردستان هەیەی لە ناو پرۆسی سیاسی عێراقا و ڕنگدانەوەی پێگەی دەستوری هەرێمی کوردستانە و ڕنگدانەوەی ئەوەشە هەرێمی کوردستان نمونەیەکە بە هەموو ئەو ملاحەزانەی کە بەشێکی ڕاستە هەیە لەسەری و بەشێکیشی بۆی دروست کراوە بەڵام نمونەیەکە کە ڕۆژاوا کاتی خۆی کە پشتیوانی مانەوەیان کردووە پاراستویانە و لە گەشەپێدان و بەهێزکردنیە خەمڵین و کەوتنە سەرپێ یارمەتیاندا و ئێستاش لە پرۆسە سیاسیەکە دیسان دەستیان بە باڵی وەیەتی و هەمیشە چاویان لێتی نمونەیەکە کە پیشانی جیهان ئەدرێت کە عێراق پێویستە چاو لە هەرێمی کوردستان بکە لە عێراقا لە دوای ڕوخانی
صدام ل 2003 حتى 2012 شەڕێکی تائیفی گەورە لە عێراقا هەبوو و تەنانەت لەسەر ناوی ئینسان ناوی مرۆڤ مەسەن ئینسانە کوژرا لەبەرەوەی کە ناوی فلانشتە و ناوی فلانشت نییە و تا 2012 ئەم شەڕە لە ئەنجامی مثلا وعی و هۆشیاریە کۆتایی نهات لە ئەنجامی سڕینەوەی پێکاتەیەک و خەفەکردنی بە تەواویە کۆتایی هات و سەرکەوتنی پێکاتێکی ترەوە بینیمان چی دروست کرد داعشی لێهاتە بەرهەم بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان بوونی نیە ئەم شەڕە تائیفیە ئەم شەڕە ناوخۆییە تائیفیە کە ئەمە بە ڕێکەوتن و بەمانە چارەسەر ناکرێت کاتێ دروستە بێ لە کوردستانە بوونی نیە و پێکەوەژیانێکی بەهێز هەیە و تەنانەت هەموو پێکاتەکان لە پرۆسی سیاسیە بەشدارن و حیزبە سیاسیەکان لە ماوەی 20 ساڵی ڕابردووە هیچ نەبێ لە ماوەی 23 ساڵی ڕابردووە شەڕی خوێناوی لە کوردستانە نەبووە لەسەر دەسەڵات و توانراوە دەسا و دەستکردنی دەسەڵات و گۆڕینی حکوومەت و پرۆسە سیاسیەکە بە شێوەیەکی نەرم بە شێوەیەکی نەرمونیان و بە شێوەیەکی دوور لە توندوتیژی فراهەم بکرێەوە بێتە بوون ئەمانە نمونەن ئەمانە هێزی نەرمی پێ ئەوترێ لە جیهانە و خەڵک ئەیبینێ و کاتێک کە سەرۆکی هەرێمی کوردستان لە ئیتاڵیا پێشوازی لە یەکرێ و لە داڤوس و لە میوشن و لەم شوێنانە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان و لە پەرلەماناتی دنیاە مەسەلەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان حسابیان بۆ ئەکرێ و داوەتنامەیان بۆ ئەنرێ و بەشداری ئەکەن ئەمە بەشێکی پەیوەندی بەو هێزە نەرمەوە هەیە کە هەرێمی کوردستان هەیەی ئێستا هەرێمی کوردستان من چەند جاری تری شوتووە کە لەسەر نەخشەی وزەی جیهانیە و ئێستاش لە عێراق بەرەو ڕێکەوتنێک ئەڕوا لەگەڵ عێراقەوە ڕێکەوتنی کردووە لە یاسای نەوت و گازیش ئەم ڕێکەوتنە قەرارە ببێ بە یاسا کە ئیدی کێشەیەک نەمێنێ بە ناوی کێشەی نەوت و گاز دەنێوان هەرێمی عێراقا ئەم پێگەی هەرێم لەسەر ئاستی خەریتەی جیهانی وزا کە ئێستا لە دنیا پێویستێتی بە تایبەتی بلۆکی ڕۆژاوە پێگەیەکە حسابی بۆ ئەکرێ و ئەخوێنرێتەوە و تعاملی لەگەڵ ئەکرێ و بیر لەوە ئەکرێتەوە کە بەهێز بکرێ بۆیە هیچ یەکێک لەو حملاتە ناوخۆیانەی کە هەیە حملاتی انتخابی پێشوەختەی کە ئەکرێت هەر لە ئێستاوە حملاتی مثلا یەکترشکاندنی کە ئەکرێ منطلقەکەی ئەو شوێنەی کە لێوەی سەر هەڵەدا شوێنێکی ڕاستەقینە نییە شوێنێکی دروست نییە بەڵکو پێویستە منافەسە لەسەر ئەو شتانە بکرێت کە گۆڕاون کەم لە یەکەم جاریش لە قسەکانم بەمە دەستم پێ کرد لەسەر ئەو شتانە بێت کە مایەی گۆڕانکاری لەسەر خزمەتگوزاری بێ لەسەر شێوازی حکومڕانی بێ لەسەر ئەوە بێ کە مەسەن تۆ چۆن ئەتوانی باشتر خزمەتی هاوڵاتیان بکەیت چۆن ئەتوانی خزمەتگوزاری باشتر دابین بکەیت چۆن ئەتوانی خزمەتی گەنجان بکەیت چۆن ئەتوانی خەڵک بێنیتە پێشەوە چۆن ئەتوانی بەشداری باشتر بە ئافرەتان بکەیت چۆن ئەتوانی پەیوەندیەکانی خۆتی ناوخۆیی لەگەڵ حیزبە سیاسیەکان باشتر بکەیت چۆن ئەتوانی پێکهاتەکان چاکتر ڕازی بکەیت چۆن ئەتوانی پەرەپێدان لە کەرتە جیاوازەکانی ئابووری و کشتتوکاڵی و بەرەو پێشبردن و مەسلەی پترۆکیمیاوی و ئەوانەیە بکەیت نەک لەسەر ئەوەی کە تۆ گرە و لەسەر ئەمە بێ لایەنە سیاسیەکان گرە و لەسەر ئەمە بکەن و بەمە یەکتری بشکێن و بەمە بیانەوە یەکتری بەهێز بکەن و بێهێز بکەن کە مەسەن بڵێ وڵا هەرێمی کوردستان تەییدی خیتابێک بکەیت کە دژی هەرێمی کوردستانە تەییدی ئەو لایەن و شوێنانە بکەیت کە بە ئاراستی بەهێز بچووکردنەوە و لە قاڵبدانی هەرێمی کوردستان هەنگاو ئەنێن و ڕەواج بە قسە و گفتوگۆکانیان بدەیت قسەیەک یەکشت بە جەنابەت بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان زۆر جار ئەڵێن مەسەن دەوڵەتی سەربەخۆ خەونە و مەسەن ینی ئەگەر باسی بکەی بڵێ دەوڵەتی سەربەخۆی کوردستان ئێستا لەوانەیە بەشێک لە خەڵک نەوعێک سەیری ئەمە بکەوە لە کاتێکە ئەمە لە عێراقا ئێستا لە دوهەمین خەزعەلی لە دوهەمین قسەی خۆی ئاڵێ دەوڵەتی مەهدیەتەکایەوە و ئیدی جیهانە بێ بە یەک جەمسەر ئەڵێ ئەبێت بە یەک جەمسەر لە نزیکترین کاتە و ئیمامی مەهدی دەوڵەتەکەی دروست ئەکات و ئیدی ئەمریکای شەڕتی ئاچێ ئەوان گاڵتە بەم قسەیە ناکەن لە کاتێک ئەمە زۆر لە خەیاڵیش خەیاڵترە بەڵام گاڵتە بەم قسەیە ناکەن و ئەم خیتابە پشتیوانی ئەکەن و قسەی لەسەر ئەکەن و دامی ئەم قسەیە باشە توخە دەوڵەتی مەهدی ینی دوورترە بێتەکایەوە دەوڵەتی کوردستان و دەوڵەتی هەرێمی کوردستان و بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان لە عێراقا و دروستبوونی فیدرالیزم و جۆرێک لە خۆسەری بۆ پارچەکانی تری کوردستان کام لەمانە نزیکترە بۆ ئەوان بۆ خەیاڵێک پشتیوانی دروست ئەکەن بۆ ئێمە بۆ واقعێک نەتوانین پشتیوانی دروست بکەین کە هەرێمێکە و هەمانە و دەستوریان دانی پێدانراوە و تعاملی لەگەڵ ئاکری مامۆستا بەرەکۆتایی بەرنامەکە ڕوونەگەر لە کورتترین قسە بۆ چوونی جەنابەت ینی لە بینی ئەم دوو تیارەیە و خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو دۆخە سیاسی کە هەیە هەرێمی کوردستان ڕووی لە دەرفەت و گۆڕانکاری گەورەیە بەرەو پێشچوون یانەوەی کە وەک هەندێک لە خوێندنەوەکان هەیە لەوەی کە ئەگەری خراپتر بوون و ئەوە هەیە کە هەرێمی کوردستان تووشی جۆرێک لە داخشان ببێت وەکو کیانی سیاسی وەکو کیانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقا وەکو کیانێکی دەستوری هەتاکو دەستوری عێراق هەبێ ئەو دەستورە حکم بکە لە عێراقا کیانی هەرێمی کوردستان پارێزراوە چۆن کاتی خۆی ڕێکەوتنامەی 11 ئازار شۆڕشی کوردستان قبوڵی نەکرد چونکە بە حکمی ئەوەی یاساکە هەر لە خۆسەری ینی یەکتاگرایانە لەیان عێراقەوە دەرچووە بەدڵی
لایەنی ئێمە نەبوو بە دڵی کوردستان نەبوو بەڵام چونکە یاسایەک بوو حکوومەتێکی کارتۆنی لە هەولێر دروست کرابوو بە ناوی حکوومەتی ناوچەی تەنفیزی و تەشریعی ناوچەی تەنفیزی و تەشریعی باکوور و ناوچەی حکومی ذاتی باکووری عێراقکە مەسەن کوردستان بوو سلێمانی و هەولێر و بەشێک لە دهۆک و هەنێک شوێنی تر یعنی ئەمە چۆن شتێک هەبوو عێراق تەعاملی لەگەڵا کرد چونکە یاسایەک هەبوو جێبەجێ ناچار بوو جێبەجێ بکەوە یاساکەی ئیلغا نەکردبەوە کەمە هەمومان نەزانین ینی ئەوانەشی کەدا ئەنرانە بۆیە باسی بوو نایە کۆمەڵێک فلتەرە تێپەڕنا بەڵام وەک شتێکی شکلی هەر هەبوو لە عێراقیشا حتا کە ئەو دەستورە هەبێ هەرێمی کوردستان بوونی هەیە بە تەواوی ئەو دەسەڵاتانی کە دەستور پێداوە بە تەواوی ئەو پێگەیی کە لە دەستورە هەیەی ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا ئێمە تا ئێستا لە ماوەی ڕابردووە وەک هەرێمێکی فیدراڵی تەعاملمان کردووە عێراق وەک هەرێمێکی فیدراڵی وەک دەوڵەتی فیدراڵی تەعاملی کردووە خۆی نەخێر نە عێراق وەک دەوڵەتێکی فیدراڵی تەعاملی کردووە نە هەرێمی کوردستانیش لە چوارچێ توانیوێتی وەک هەرێمێکی فیدراڵی تەعامل بکە بۆ چونکە مادام دەوڵەتەکە فیدراڵی تەعاملی پەرچەکەداری جوڵەکانی طبعا مادام دەوڵەتەکە فیدراڵی نەبووە تۆش نەتوانیوە خۆ ناکرێت تۆ ینی تاک لایەنە فیدراڵیزم جێبەجێ بکەیت بۆ سەر بەم دەوڵەتی لە کۆتاییە بۆیە بڵێ بۆیە ناچار هەرێمی کوردستانیش کۆمەڵێک هەنگاوی ناوە کە ئەم هەنگاوانە بەشێکیشی مەسەن پێویستی بەوە هەیە کە کەڤەری یاسایی لەلایەن عێراق و لەلایەن دەوڵەتی عێراق بۆ دروست بکرێت بە حکمی ئەوەی ئێمە بەشێکی لەوان کە ئەوە مەسەلەی نەوتێکێکە لەوانە کەواتە بەهێزبوونی پێگە هەر ئەوە نییە تۆ مەسەن بۆ ساڵی 2012 ئەوانەبی لە کۆمەڵێک ڕۆ بەڵکو بەهێزبوونی پێگە ئەوەیە کە تۆ مقەوماتی یاسایی و قانونی لە عێراق بەپێی دەستور بێنیتە بوون و ئەمەی کە ئێستا هاتە کەڤەری یاسایی بۆ دروست بکەی بۆ پاراستنی ئەمانە مقەوماتی گەورن و ئەگەر دەوڵەتێک لە عێراق بە دام و دەستگای فیدراڵیەوە بێتە بوون و بتوانێت تعاملێکی فیدراڵی تەواو بکە لەگەڵ عێراق لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ هەرێمەکانی تریشە کە لە داهاتوە دروست بنیان ئەو پارێزگایانی کە نەلکاون بە هەرێمەوە باشە تۆ لەمەشا بەهێز ئەبی لەمەشا ئەتوانی پێگە و بەهێز بێت لەمەشا ئەتوانی ینی باشتر لەوەی کە ئێستا هەیە کەڤەری یاساییش هەبێ بۆیە بە بڕوای من هیچ مەترسیەک لەسەر کیان بەو شێوازە نیە مەترسی هەیە لەسەر ئەوەی کە ئێمە لە دانوستانەکانە پێگەمان بە شێوەیەک بێ کە مەسەن زۆرتر یا کەمتری بۆ ئێمە یا بۆ لایەنی بەرامبەر بێک ئەمەش پەیوەندی هەیە بە ئەو ڕێکەوتنە سیاسی کە کراوە لە نێوان هێزەکانی عێراق و هێزەکانی هەرێمی کوردستانە بە پێکەنانی حکوومەت کە من پێم وایە دۆخی سیاسی عێراق بەو ئاراستەیە نییە کە بیەوێ هەموو شتێک با بخۆی و هیچ نەداتە بەرامبەرەکانی بە هەرێمی کوردستان و سونەیشەوە بۆیە ئێمە چەندێک محتاجین بۆ ئەوەی کە عێراق دەوڵەتێکی فیدراڵی بێ خۆشیان ئەوەندە محتاجن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی بێکێشیان هەبێ حکوومەتێکی بێسەریەشیان هەبێ تووشی ئەو هەڵبژاردنە نەبنەوە کە لە 2021 تووشی بوون و یەک ساڵ هاتون و ڕۆشتە نەیانتوانی حکوومەت تشکیلکەن و کارگەشتە ئەوەی کە تەسفیەی یەکتری بە شەڕ و بە سیلاح بکەن لە سەر جادەکانی خۆیان مامۆستا دڵشاد نامێق سەرۆکی ناوەندی چاوی کورد بۆ پەرپێدانی سیاسی هاوکات مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونت و سپاس بۆ هەموو شکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت دەستێ خۆش بێت زۆر سپاس ئەزان تا ڕاپەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت